افتشا كوستر ونشتمه كلاف جي بكاري هلاجي هاتيه كرن يعني جي بهريا بازو میهان هاتیه چکرن دماکم درباسی ورزه بهاری دبن درباسی ورزه هاوینه دبن ایدی دبا دما برینا ام بیجن پرچا یان جی ام بیجن هریا یا بازو یا میهان ایجار چی دکن راجن و پرچه دبرن دبنن ماکینه دنگله کی تنک دکن پشتی و رادخن آویلت کنو دنو خمیننو بلنگی خواه دبنو تینن حتی نکو کلاوکی گله کی باشه دست که و گله کی تندرستن شها دبیجن ایکو پشتوا دیشه جبوان گله کی باشه جبر راسته نوک اسم جنهانه مروف او هاد راسته ایجار دنوا في شرا مدزه بری خو بزن کفریه باشور کردستانه اما مام سلیم ناس بکن کو مام سلیم جی وی کارید که دمک دریجه دبیجه هیدارم کسی کو بخواز ویک فیر ببین بلا بین از وافیر بکم بو افکار پشتی من جی ببینه ام بک بتماشا بکن عزیزی فلگی دارکی پل پل آوای خومان دارکی پل پل ویدیم شمالا شرق شراغ دلو وبازي خاڵۆیەکم بە ناوی جەبار ئاغەوە ئێستا لە ژیانە نەماوە خواعافیکە ئەلەم ئیشەیە کرد کە منش لای فێر بووم هەلاجیە کرد پێڵێن هەلاجی ئەم پیشەیە فێری ئیشەکەی بووم بەڵام لە کفریە هەر ئەم هەلاجی هەر بووە ئەم پیشەیە حەل لە کۆن و باو باپیرمان وتویانە مەنسوور هەلاج ئەم پیشەی دروست کردووە کە لە تووکی بەرخ شت دروست ئەکرێ و کەرەستە دروست ئەکرێ چەند سەدەیەکە هەر بووە و لە ئاوایەکان کە ئانی وەرزی بەرخ بڕینەوە و مەڕ بڕینەوە ئەتێت بەرخەکە ئەبڕنەوە بۆ مادانن ئاها بەرخ و کاوڕ و ئەمانەشە ئەبێت یەکڵایکەی مەکینەمان هەیە ئێستا مەکینەیە لێدەی خاسین خوریە و بۆ بەرگن کراوە شی ئەەکەیتەوە کە شیت کردووە ئەم قامیشە شەکەر دروست ما کردووە پێڵێن چیخ بە قامیش چناوە لەبان ئەمە شتەکانی لێ دروستەکەین بەرخ ڕەش وەجیا دایانێن بۆ نەخشەکەی سە بۆ نمونە ئەمە نەخشە بین بەرخ ڕەشە وەجیا بۆ نەخشەکەی بەرگنیش هەیە سبووقیەکەین ئەینی بۆ نەخش گوڵوشتی تیاکەین خۆمان چۆنمان بیوە تایەکەین ئەمجا تەڵەب چیمان لێ بکەن ئەومانە ئەوانە بۆ دروستەکەین عزیزی هەرمانگەنۆ بۆ هەرمانگەنۆ بۆ بانم بێ شەرمەن بانم بێ شەرمەن هەیە لە باغی قاوەی حەزەگا هەیە لە بای ڕەش حەزەگا هەیە سپی حەزەگا کە لە بای بۆ دروستکەین هەموو شتەکان چی دروستەکەین کوڵەباڵ دروستەکەین لە بای لاکێشی دروستەکەین لە بای یەک نەفەری دروستەکەین خێزانی دروستەکەین تووکی بەرخە هاوین فێنکە گەرم نابێ یعنی زۆر گەرم نابێ زستانیش زۆر سرد نابێ طبیعی وەکو خۆی ئەمێنێ ئەمجا بۆ فەقەرات باشە بۆ پشتێشە باشە وەکو ئیسپەنج نییە پشت بشێمێنێت و ئاوها ئەو ڕاست ئەخەوی لەبانی جا ئەم بەرگنە بەدەستی وەستاکەیە چی لێ دروستکەن بۆ نمونە من ئەو لەبادا خاوەنەکەی تەڵەبی کردووە بە مۆزەخانەی کفریتیا بنووسم بۆی نووسیە فەرەنجی هەرین شوانە دروستیەکەین کە قۆڵی هەیە کوڵەباڵی گوێچکەدار دروستەکەین ئیتر کڵای خۆرە کڵای خۆرەین وەرزێر و ئەمانە ئێستا ئەم ئیشەیە من نەختێ تۆزی هەیە ناتوانین بشینە مەسەرە ناو بازاڕە ناو جەماعەیە عیشیتیا بکەین ئەو مەکینەمانە خستە عیش ئەو بەرگنە پاکەکە تۆزەکە خەڵک نەختێ ئیسعاجە بێ ئەسەم بۆ نمونە من خەریکە ئەم شوێنە ئەرمێت لە شوێنێکی زۆر قەدیم بوو کۆنا لەوانەیە ئیمساڵ بەش نەکا بەگە بێ و بارانێت شتێوا بێ لەوانەیە بڕۆخێ بەڕاستی من گەرەکمە شوێنێ باش بدۆزم بۆ لە ئێران نەمێنم هالەوە نەمێنێتیش بەڕاستی ئەم ئیشە لە کفریە تقریبا منەوە بیرم تێ لە نەوەتەکانە دوانزە هەلاج لە کفریە بۆ ئێستا حالیەن هەر من مامە لە کفریە کەسێوان نییە ئیشەکەوا پەرەی پێ بدەم و هاوکاری بکەن خەڵک بێرم خەڵک فێرکەم بمێنێتەوە باوەڕکە ها لە ناوچین ئەم ئیشە
باوەڕکە ئەگەر ئێمە نەمێنین خۆ ئەبێ هەر بمرینیش باوەڕکە ئەگەر بێ و بمرین هەیە هەنازانێژن چۆن کراوە بڵێ هەلاج بووە قەدیم نامێنێ بەس من داواکاریەکەم هەیە کە ئەم ئیشە پەرەی پێ بدرێ و با منیش هەنێک کەس فێرکەم با منیش شوێنێ باشم بێ وەکو هەر 6 متریە خانیەک 6 متریە درێژ بێ بۆ چیغەکە ئەمیش هەر خۆمان دروستیەکەین ئەو خەڵکانش کە ئەگەر ئێمە نەمێنین دوای نازان هەلاجیە چۆن کراوە ئەگەر بێ و لە ناو بچێت بەڕاستی وەکەوە تا پیشەیەکی کوردی لە ناو بچێت دیم کەلێگەمە چەدور دیارن دیم کەلێگەمە ئازیزەکەمەی چەدور دیارن وەقەدە و کەڵەیە